سڵاوتان لێ بێم کاتتان باش لە کوردستان 24ەوە بەڵقەیەکی دیکەی بەرنامی هەفتانە لەگەڵتانی بەرنامەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سرنجڕاکێشی تێدایە تا کۆتایی لەگەڵمان بن. لە مۆسکۆ کوردێک لەسەر ئەرکی خۆی زیاتر لە 20 کتێبی بە زمانی ڕووسی لەسەر کورد بە چاپ گەیاندووە. گەنجێک لە شاری سلێمانی بە شێوەیەکی جیاواز و بەدەم وتنی گۆرانیەوە سەرنجی مشتریەکانی ڕادەکێشێت و گوڵیان پێدەفرۆشێت. ڕاوکردنی ماسی لە وەرزی ڕێگە پێدراو لەلایەن هاوڵاتیانی شارۆچکەی دەربەندی خانەوە بووە بە خولیایەکی خۆش و ئەوان بۆ بەسەربردننی کاتێکی خۆش لەگەڵ دیمەنە سەرنجڕاکێشەکانی دەریاچەکە پێکەوە کار دەکەن. گەنجێکی شاری هەولێر خولیای مومیاکردنی باڵندە و گیانەوەری هەیە و تا ئێستا توانوێتی ژمارەی زۆر لە گیانەوەر و باڵندەکان مومیا بکات. لە باخچەی ئاژەڵانیشتا سوود لە کارەکانی وەرگیراوە. ئەو گەنجە تا ئێستا ژمارەی باڵندە و گیانەوەری درندەی وەکو شێر و پڵنگ مومیا کردووە و هەروەها ئەڵێت کە کارەکەی وردەکارێکی زۆر و سەلیقەیەکی باشیشی دەبێت. ئەو دەڵێت تەماخەون و خولیای منداڵین بۆ ئێستا لە کارەکەم بەردەوام دەبم. من هەلە مناڵی و خولیا و هیوا و ئاواتم هوەر بووە. بەخۆم پێشتر ئیشی هوەریم دەکرد، ئیشی ڕەسامیم دەکرد، ئیشی خەتاتیم دەکرد، بەرام بژێوی ژیان ڕێی پێ نەدام. ئێستا هەستاوە بە کاری تەعنیت لە کوردواری خۆمان پێی دەڵێن مۆمیاکردن. تەعنیت لە چی سەری هەردایە؟ تەعنیت لە مسرەوە سەری هەردایە گەیشتوتەوە لای مە. من ئێستا لە منداڵیەوە خولیا و هیوا و ئاواتم بوو ئەو کارێ بکەم. هاوڕێیەکی نزیکی خۆشەویستی خۆم هەبوو، بەرام زۆر دەمێکە زۆر لە مێژە ئەو کاری دەکرد. بەرام ئێستا نازانم ئێستا و ئیشەی دەکاتن یاننا. ئێستا من لەو کاتێکە هەستم کرد حەز بەو کاری دەکەم، سەرەتا پۆڕێکم هەبوو، ئەو پۆڕەم لێ مرد. ئەو کاتە نەمزانی ئەو پۆڕێ چۆن وشکەمەوە بە شێوازێک بیهێلمەوە، بە شێوازێکی وەکو جاران بمینێتەوە. ئەو پۆڕە لای ئازار ئێستا کەش پۆڕەکەم نەکردمایە خۆشەویستترین تەیرە لە ماری. پێش هەموو شتێک ئەمە ئیجەسەکە شتی زیندی ناکەین بە هیچ شێوازێک. شتی زیندی ئەمە ناکوژین لە بۆ خاتری ئەوەی کە دووبارە بە سروشتی شاد بکەینەوە. ئێمە تەنها شتە مردارەوە بۆکان ئەمە هیچێک دەکەینەوە. ئەو شتانێک کە تێر دەدرێتە سە زبڵدان و فڕێ دەدرێتن لە زیادی کۆرانەکانمان لێ پیسکەن، لە زیادی شار و سیمای شارەکانمان لێ پیسکەن. ئەمە هەردەستین ئەو عیوانە ئەو ئاژەڵانە مردارەوە بۆکان دەینین و وەکو جاران تەعنیتی دەکەین، وەکو جاران مۆمیای دەکەینەوە بە شێوازێکی جوانتر دووبارە عینن بە سروشتی خۆیان شاد دەکەینەوە. یانی لۆ نمونە خەڵک هەیە عیوانەکی لێ مردیە، ئاسکەکی چیوی لێ مردیە، تاوسەکی لێ مردیە، دەینیتن لە بۆی وشک دەکەمەوە لە دیوەخانی دادەنێتن لە بۆ جوانکاری و شێوەکاری خۆی دایدێنێتەوە لە ماڵ. ئەو نوعی ئیشە بەڕاستی ئیشەکی زۆر خۆشە. ئەمن ئێستاکە
ئەو عیوانە کە دەمریتن لە سەجادەی بە 2 ڕۆژ 3 ڕۆژی بۆ گەنی دەبیتن، یعنی سروشتێکی زیاد لە عەد پیس دەکاتن لێمە. بگرە و دووبارە نەخۆشیش دەگواستەوە. من لەو کاتەکەەوە ئاژەڵانە دەمریتن کابرا لە بۆم دەینیتن ئەم ویشی دەکەمەوە وەکو جاران تعنیتی پێ دەکەمەوە یان دەینیتن ئەمن ئێستاکە لە ماری خۆم دایدنێم بەڕاستی ئیشەکی زۆر 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 خۆشە لە لامەوە زۆریش خۆشەویستە و کارەکەی خۆشم زۆر خۆش دەوێت. دکتۆر بەکر شاه محەممەد سەرۆکی ئەنستیتوی کوردستانە خەڵکی شاری سلێمانیە و ئێستا لە وڵاتی رووسیا دەژیت. ئەو تا ئێستا توانیوەتی زیاتر لە 20 کتێب لە زمانی رووسیەوە وەربگەڕێتە سەر زمانی کوردی. هەروەها چەندین کار و پرۆژەی خێرخوازیشی لە دەرەوەی وڵات بۆ قوتابیانی کوردستان و هەروەها ئاوارەکانی ئەو وڵاتە ئەنجامداوە. ئێمە ژمارەیە کورد کاتوین چ سوێت خوێنمان پاژان رووسیا بەڕاستی زۆر کارمان ماڵە ناوا بێ توانیمان خوێندن تاواکەین کولتوران فێربین پشگیرمان بوون لەو فەترایەمە هەندێک کارمان کرد کەوا ئەمان توانێت بجگەر لە خوێندن خزمەتی گەلەکەمان بکەین بەتایبەتی لەگەڵ هەندێک کوردەکانی سۆڤێتدا زۆر ئینسانی باشیان تابوو ئەمین مستەفایف شاوی مامۆستا شاکرۆف ئۆردی خانی جەلیلی جەلیل وەسیلەوە لازەرێف ئەمانە زۆر پەرتوو خوێندن شتان ئەنووسی لەسەر خوێندیان هەبوو لەسەر کورد لێکۆڵێنەوە و پەرتوو بنووسین. ئێمەش لەبەرەوەیکەوە ئیمکانەتی مادیان نەبوو لەگەڵ ئەمین مستەفا دەستمان کرد باریکاری کردنی مامۆستا شاکرۆف و لازەرێف. Ребята, Каскаблак, девичья Курдия. Весной вечер. А ты 79-го закончилась? Да. Меня одевали нормально, одежда. Только девочек немножко простой. Эма институті کوردستان مان دامەزران. ئیشێکی باشمان کرا ئالیکاری هەموو مامۆستاکان بووین چەندین کتێبمان چاپ کرد. ژمارەی کتێبە پەرتووکان کە چاپمان کرد لەسەر زمانی کوردی و کولتور و مێژوو دەگەنە دەوری 20 پەرتووک. پەرتووکی زۆر باشمانەیە یەکێ لەوانە گیناسیت و ئەنفال. کتابێکی ترمان کەوا کردووە ڕووسی وەرمانگێڕا لەوەی جناوی سەرۆکی هەرێمی پێشوو جەنابی کاک مەسعود بارزانی جوڵانەوەی کورد حرەکەتی حەوری کوردی لە 1960 پەرتووکی زۆر پڕا لە زانیاری بۆیشی ڕووس یەکەم جارە شتێکی وا دەوڵەمەند بڵاو کرێتەوانێ توانیمان بڵاوێکی ئەوانی هەزار نسخەمان لێ چاپ کرد. جگەر لەوە پەرتووکی بابانەکان و ئەردەوانەکان کەوا هی پرۆفێسۆر وەسیلەوە نووسیوێتی ساڵی 2007 هەمان شێوە بۆمان چاپ کرد ئینستیتوتی کوردستان. دوو پەردووکمان چاپ کرد بۆ پرۆفێسۆر وەسیلەوە بەڕاستی ئیشی چاچی کردووە.
تێکۆش محەممەد گەنجێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ماوەیەکە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی لە شاری سلێمانی دەژیت. ئەو گەنجە لە نزیک ترافیک لایتەکاندا بە دەموتنەوەی گۆرانی خۆشەوە گوڵ بەسەر مشتریەکانیدادا بەش دەکات. هەروەها دەنگە خۆشەکەی بۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیان جگەلەوەی کە هەندێک جاریش بە خۆڕایی گوڵ دەبەخشێتەوە کەسانەی کاتوانای داراییان نییە گوڵ بکڕن. وڵە فرۆشم لە دوو ڕێگانەکەی سەرچنار لە شاری سلێمانی. کوردستانیم خەڵکی سەقزم ڕۆژهەڵات واروەتاکە پێشتریش وتومە پشگیری ڕۆژاواکەم زۆر هەستێکی خۆشم هەیە و لەگەڵ خەڵکا دوێم زۆر ڕوویەکی خۆشم پێ نیشانەدەن و شایەک هەیە کە بەڕاستی لە دڵمەوە خەون و ئاوات و ئارەزوومە وایە بڵێنەوە زۆر کەسیش ڕخنەی لێگرتووم کەسێکە لەسەر شەقامەیە بێ خەونەکانی چی بێ. گوڵتەوەیە؟ شاید بڵێن هیچ شتێکم نییە لە دنیا بەڵام خوا بەهرێکی پێداوم بە ناوی دایک و باوکم هەر لێرەوە دەستی ئاماچەکەم کە زۆر لێم دوورن. من لە زریکە زریکی قڕیشەکانی دەستی باوکمەوە هەساب لەوەی کە لە قوڕە قوڕی منجەڵە بەتاڵەکەی ماڵمانەوە حەساب هاتووم لە ناو شەقامێکی ڕوت و قوتە ئیشەکەم پێم عیب نییە بۆ هیچ کەسێک عیب نییە ئیشکردن عیب نییە. بەڕێزگوڵ 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 بەڕێزم گوڵ بەڕێزگوڵ گوڵ فرۆشتنیش بڕوا بکە کەوتت گوڵی ڕۆز نزیک بە 88 فەلسەفەی جیایەیەکە لەسەری نووسراوە هەتا خۆشەویستی مابێ و هەتا عاشقێ ببێ. من بازارم هەیە و کڕیارم هەیە بۆیە ئیشەم هەڵبژاردووە تۆ یەک دانە ترپەیەکی جوانەخەیتە دڵی مرۆڤەکانەوە. زۆر کەسە بینی لە ڕۆژە ناو سیارەکانە بەحسیانە شەڕیانە کە چاویان بەتەوەکەوێت یەکێکیان هەوڵەدا ئاشتیان بکاتەوە و هەستێکی خۆش ئەبەخشن بە یەکترین هەتا بزە مابێ و عشق و خۆشەویستی مابێ دنیام نادۆڕێ و ئینسان نادۆڕێ. بەڕێزگوڵ 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 بژی کەس هیچ مابیستە خۆ دوارە ترپەی دڵ بەبیستە بەڵێن بوو ئاگاتان لە من بێت سوکانەکەی من ئەمەیە بە سوکانەکەی ئێوەش یاڕەبی خالق بە ئێوەی ڕاوببینێ زۆر لە من باشترە بەڵام من هیچ کاتێ پارەی زیاوەم لە ئێوە ناوێت بەخشیشیشم ناوێت. ئەگەر ئەتوانی گوڵم لێ بکڕە ئەگەر ناتوانی بە هەدیە وەری بگرە وەکو ئەوەی کە زۆر لە ڕۆژە هەتا 6 گوڵ و 5 گوڵ بۆ من پێشێت کابراڵێ یا پارەم پێنیە یا مناڵێکە لە دوای سیارەکەەوە دەستی کێشاوەتە دەرەوە جامەکەیاوەتە خوارە و باوکی بۆی ناکڕێ بەس من بە دزیەوە لە دووەوە گوڵێکی هەدیە ئەێن. هاوڵاتێکی خەڵکی مووسڵ ماوەی 25 ساڵە کارە هونەریەکانی لەسەر بەرد دەنەخشێنێت و زۆربەی ئەو وێنانشی کە دەیکێشێتەوە گزارشتە لە شارستانیەتە کۆنەکانی عێراق. ئەو دەڵێ ئامانجم ئەوەیە کە لە ڕێگەی کارەکانم سرنجی زیاترین بینەر بۆ لای خۆم ڕابکێشم دەشڵێ کە بەم کارە هونەریە ئەنجامی دەدات شێوازی کارەکانی لەسەر بەرد زیاتر دەمێنێتەوە.
أنا اسمي أحمد مزاحم فنان تشكيلي. من ناوم ئەحمەد مزەحیمە ماوە زیاتر لە 25 ساڵە شێوەکارم دەمێکە دەستم بە وێنەکێشان لەسەر بەرد کردووە هەرچی بیرۆکەم هەیە لەسەر بەرد دەینەخشێنم بۆ ئەوەی بابەتەکە بە شێوەیەکی ڕاستەخۆ بگاتە خەڵک. حجر بشكل مباشر. استوحيت هذا الرسم من الجداريات. ئەو وێنانەی دەیکێشم گزارشتە لە شارستانیە کۆنەکانی عێراق هەرچی ڕەوشی وڵاتەکەیە هەیە کە پێیدا تێپەڕ دەبێت لەسەر بەردەکە دەینەخشێنم و نیشانی خەڵکی دەتم. إلى مظاهر اجتماعية وحضارية بالمدينة فبديت أدونها بشكل مدونات من خلال أفكار برسوم على الحجر. بديت أرسم على الحجر لأن حتى أوصل. کاتی دەستم کرد بە وێنەکێشان لەسەر بەردەکان مەبەستم بوو پەیامێک بە جیهان بگێنم کام وڵاتە هێشتا پڕێتی لە هونەر هەرچەندە کارکردن بەو کەرستانە تۆزێک ئاڵۆزە بەڵام هەموو هەوڵێکم داوە جوانترین شێوە وێنەکان نیشان بدەم. صعب التعامل معها. ڕاوماسی وەک خولیایەک بۆ هەندێک لە هاوڵاتیانی شارۆچکەی دەربەندی خان هەم بۆتە پیشەیەک هەم وەکو کارێک سەری دەکەن بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان ئەوان لە وەرزی ڕاوماسی و ڕێگە پێدانی ڕاوکردندا دەشنە دەریاچەی دەربەندی خان و بەڕاوکردنی ماسی کاتەکانی خۆیان لەوێ بەسەر دەبن ئەم دیمەنانە هەم ماسیگرەکان و هەم دەریاچەکەش شێوەیەکی زۆر جوانی بە سروشتی ناوچەکە بەخشیوە. باری نەدەینە و سادیان سلام وەکو ڕاوچەکانی دەریاچەی دەربەندی خان بەیانیان زۆر کات لە 6 و لە 6 و نی و لە 7 و لە 8 تر هەست کەس بە پێی مەجال و ئیمکانی خۆی سەبارەت بە کەمی ماسی ئەم دەریاچەیە ماسی ئەم دەریاچەیە ساڵ بە ساڵ بەرەو کەمی و لە ناوچوونەچی خەڵکێکی زۆر هەیە بژێوی ژیانی لەسەر ئەم دەریاچەیە من خۆم بۆ خۆم بژێوی ژیانم لەسەر ئەم دەریاچە نییە وەکو هیوا و هیوایەت و خولیایەک حەزی پێەکەم لە ڕاستی ئەمە بژێوی خێزان دەرناکات هۆکارەکەشی قەتای ڕاوچەکانشی تایە لە کاتی قەدەغەکردنی ماسیە لەو 3 مانگا کە
منعی ماسیە ماسی زاوزی ئەکات ڕاوی زۆر ئەکرێت. والله جۆری ماسی بزەی واتیا کە بزە و سوورە و ماسی کوڵ ئەمە سێنەوە ماسی سەرەکین لە بەحرا خەڵک هیوایەتی خەڵکی عنی ئەو سێنەوە ئەم ماسی ئیتر دوای ئەوە ئەم گەلایەکی تایە پێژن زەراعەوە کاتی خۆی حکومەت تێکرد لە هەشتاکانە لە حەفتاکانە تێکرد تقریبا ئەم حکومەتی خۆشمان ئەم ماسێکی تێگر ئەم ڕقەیە تێگر ئەم ماسە ڕقەی پێڵێن خۆمان. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەر بن.